بازاڕی کڕین و فرۆشتنی پەلەوەر و باڵندەیە لە هەولێر. ڕۆژانی هەینی ئەم بازاڕە جمەی دێت لە هاوڵاتیان. زۆرترین خواز لەم وەرزە کۆترە کە چەندین جۆر و شێوەی هەیە. والله عالم همونا أكوترش ديني يعني بري بورقة هي بدفتر هي ببيستزاري حسب رغبتي خوتي كوتري خارج داخريتن أو كوتر باز بكوتري داخري استاجن سي اللي كنا خليه إيراني هي بس إيراني جن سي عزلة تاري بس تار هي بس زازل هي بس فاو لەم بازاڕە نرخی کۆتر لە 2000 دیناری عراقیەوە دەست پێ دەکات تا سەروی 10,000 دۆلار. ئەوانەی لێرە کار دەکەن دەڵێن حەز و خولیا وای کردووە چەندین ساڵ کۆتر بەخێو بکەین. کۆتر هەتا دەفتەر بەسەرەوە ئاودی بووە. دەفتەر ئەوانەش کۆتری هەولێری خۆمانن. بەسچێ لەگەر کۆتری ئەوروپیشیان لەسەر کردینە لەگەر بوخاری ئەڵمانی لێکاندایە شتی خۆمانیان دروست کردیا وەک برێ بەروبوومی خۆمانیان لێ دروست کردیا لەوێ هەتا دەفتەر بەسەرەوەی ڕۆیە. ئەو کۆترانە کۆتری سەبڕین دەفرۆشێ کۆتری ماڵان دەفرۆشن ئیفڕینێ ئیگەمێ ئی جوانێ یان ناعی دەفرۆشن. کۆتر دایان زۆری هەیە پێشووتر تەنها کۆتری عراقی و ئێرانی هەبوون بەڵام ئێستا لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپا و ئاسیا کۆتر دەهێنرێت تا هەرێمی کوردستان. قارەمەند زەوهەر، کورسات نیوز، هەولێر.